بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 112 بابەتی هێڵکاریەک بکێشە. لێرە نووسرایە فێر بە چۆن پرسیارێکشی کار دەکەی بە بەکارهێنانی ڕێگای هێڵکاریەک، ڕێگای کێشانی هێڵکاری. واتە ئەگەر لێرە نەزانم هێڵکاری دروست بکەم یان وێنەیەک بکێشم یان زۆر ئاسان نابی بتوانم پرسیارەکەشی کار بکەم، لێرە زیاتر دەبی بزانم ئاراستەکانیش مانایان چییە، باکوور کامەیە، باشوور کامەیە، ڕۆژهەڵات کووە و ڕۆژ ئاوا بە کامە ئاراستەیە. ئەمن لێرە ئەو ڕاهێنانەی کە بەخۆشی کارکرایە باس ناکەم، چونکە دەهێڵمەوە لۆ خوێندکاری ژیر یەکسەر دەچمە لای پرسیارەکان، لەوێ زیاتر ڕوونکردنەوە دەربارەی دروستکردنی هێڵکاری یان کێشانی هێڵکاری. کەواتە دەچمە لای لاپەڕەیەکی نوێ 113. لاپەڕە 113 شیکار بکە. پرسیاری ژمارەیەک. پرسیاری ژمارە یەک باسێک 7 کیلۆمەتر و نیو دەبڕی، دەچیتە کاملا بەرەو باشوور. پاشان کە بەرەو باشوور چوو، ئەو جارەی 3.1 کیلۆمەتر بەرەو ڕۆژهەڵات دەچی، کە ئەویش تەواو بوو، ئەو جارە 4.1 کیلۆمەتر بەرەو باکوور دەچی، لە کۆتاییدا 11 کیلۆمەتر و نیو بەرەو ڕۆژ ئاوا دەچی. پرسیارەکە چییە؟ ئایا بڕی ئەو دووریەی بەسەکە بڕیویەتی لە خاڵی دەرچوونی هەتا یەکتر بڕینی لەگەڵ ئەو ڕێگایە گرتبوویە بەر چەندە؟ هەست ناکەم پرسیارەکە لێرەوە داواکاریەکە زۆر ئاڵۆزە، زۆر ئاسان نییە تێبگەین، چونکە لەبەر چ تێناگەین؟ چونکە بەباشی نەنووسرایە ئەوەی ڕاستی بی، هیچ بەباشی نەنووسرایتەوە ئەو داواکاریە. بەڵام ئەمن لێرە هەوڵ دەدەم ڕوونکەمەوە لەوانەیە بەباشی تێگەیشت بم، دەنا ڕەنگە ئەمنیش تێنەگەیشت بم داواکاریەکە چییە. لێرەوە تۆزەک ئاڵۆزە، لە خاڵی دەرچوونی ئەوە تێدەگەم، بەڵام هەتا یەکتر بڕینی لەگەڵ ئەو ڕێگایەی گرتبوویە بەر چەندە، هەر زۆر ئاڵۆزە. ئێستا بچمە لای پرسیارەکە. یەکەم شت گۆتم 4 ئاراستەکەی دەبی ئەمن بزانم. ئاراستەی باکوور واتە لۆ لای سەرەوە، ئاراستەی باشوور لۆ خوارێ، ئاراستەی ڕۆژهەڵات لۆ لای دەستی ڕاست، ئاراستەی ڕۆژ ئاوا لای دەستی چەپ. بێگومان ئاراستەی دیکەش زۆر هەیە، بەڵام لێرە بۆ وێنە ئەگەر ئەو ئاراستەیە مانای چییە، ئەوەش باکووری ڕۆژهەڵات، ئەو ئاراستەیە باشووری ڕۆژهەڵات، باشووری ڕۆژ ئاوا و باکووری ڕۆژ ئاوا. بەڵام لێرە تەنیا ئەمن ئەو 4 ئاراستەی بزانم، ڕەنگە بتوانم زۆر لەو جۆرە پرسیارانە وەڵام بدەمەوە و تێژ بگەم. گوتمان بەسەک هەیە لە خاڵی دەرچوونی، ئەو خاڵە ڕەشە خاڵی سەرەتا، لێرە دەست پێ دەکات دەڕوا بەسەکە. یەکەم شت دەچیتە لای باشوور بە چەند کیلۆمەتر؟ تەماشایەکی تکە بکەمەوە، بە 7 کیلۆمەتر و نیو. 7 کیلۆمەتر و نیو دەچیتە لای باشوور. واتە ئەو هێڵە
نارنجیە یان پرتەقاڵیە بەسەکە بە 7 کیلۆمەتر و نیو دەچیتە باشوور هەتا دەگاتە ئەو خاڵە سۆرە. پاشان بە 3 کیلۆ و 1/3 مەتر دەچیتە لای ڕۆژهەڵات، واتە ئەو هێڵە سەوزە یان کەسکە دەچیتە لەو خاڵە سۆرە هەتا ئەو خاڵەشینە دەچیتە لای ڕۆژهەڵات. ئەو جا لەو خاڵەشینەی هەتا ئەو خاڵە زەردەی بە چەند کیلۆمەتر بە 4 کیلۆمەتر و 1/3 دەچیتە باکوور. پاشان ئەو هێڵە شینە لە خاڵە زەردەکە هەتا خاڵە کەسکەکە بە 11 کیلۆ و نیو دەچیتە ڕۆژئاوا. لێرە کۆتایی دێڕادەوەستی ئەو بەسە. پرسیارەکە چ بوو؟ ئایا ئەو بەسە چەند کیلۆمەتر دەبڕی؟ با دیسان بیخینمەوە چونکە زۆر ئالۆزە. ئایا بڕی ئەو دووریەی بەسە کە بڕیویەتی لە خاڵی دەرچوونی هەتا یەکتر بڕینی لەگەڵ ئەو ڕێگایە گرتبوویە بەر زۆر بە ناڕێکی نووسرایە، بەڵام وابزان مەبەستیان ئەوەیە لە خاڵە ڕەشەکەی هەتا سۆرەکە هەتا شینەکە هەتا زەردەکە هەتا ئەو خاڵی کە دەگەڕێتەوە ئەو ڕێی کە ڕێیەکەی یەکتر بڕە، واتە ئەو ڕێیە نارنجیە لەگەڵ ئەو ڕێشینە یەکتر دەبڕن لەو خاڵە مۆرەی هەتا وێندەر، نەک هەتا کۆتایی. واتە تەنیا ئەمن دەبی ئەو هێڵە نارنجیەی کۆکەمەوە لەگەڵ ئەو سەوز و کەسکە لەگەڵ ئەو سۆرە لەگەڵ تۆزەچی لەو هێڵە لەو ڕێگایە شینە هەمووینا ئەوەندەی لێرە هەتا ئێرە بەقەد ئەو هێڵە سەوزەواتە تەنیا 3 کیلۆمەتر و 1/3 کیلۆمەتر. ئەوەی ئەمن تێبگەهام ئەو هایە. ئێستا ئەمن دەبیبینم ئەو ژمارانە کۆکەمەوە 7.5 کۆی بکەمەوە 1/3 کۆی بکەمەوە لەگەڵ 4/1/3 کۆشی بکەمەوە جارش کەش لەگەڵ ئەو هێڵە سەوزە کە دەکاتە 3/1/3 جارە چی دیکە. ئایا لە چێ ئەمن ئەوانەم کۆ کردی تەوا بزانم لێرە نەبوو، وابزانم لێرە 7.5 دوو جار لەگەڵ 3/1/3. ئەمن لێرە چ دەکەم ئەو کۆکردنەوە جارێ ئەو 7.5 دەست لێ نادەم چونکە ژێرەکەی وەکو کەرتەکانی دینیە، جارێ 3 کەرتەکەی دی کۆ دەکەمەوە 7.5ەکەی وەکو خۆی دەنووسمەوە لەگەڵ کۆیەکەی. کەرتەکانی دی چونکە ژێرەکەیان 1/3 کەواتە ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە جارێ 3 کۆ 4 کۆ 3 واتە 6 کۆ 4 دەکاتە 10. دەی تەواو ئەوجا کەرتەکان کۆ دەکەمەوە تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە هەمویان یەکن، واتە سەرەی کەرتەکە دەبیتە 3 ژێرەکەش بێگومان هەر بەخۆی 3ە. ئێستا دیسان 7/1/2 دەنووسمەوە کۆیەکەش دەنووسمەوە ژمارە دەی تەواو 3/3 هەمیشە 3/3 دەکا یەکی تەواو، واتە ژمارەکەم چی لێدێ دەبیتە یەکی تەواو کۆ دەی تەواو دەکاتە 11 تەواو. ئێستا ئاسانە 7.5 کۆ بکەمەوە لەگەڵ 11 تەنیا ژمارە تەواوەکان کۆ دەکەمەوە کەرتی نیویش لە تەنشتی دەنووسم 7 کۆ 11 دەکاتە 8 تەواو و نیویش دەنووسم کیلۆمەتر، واتە ئەو بەسە ئەو ڕێی بڕیە هەتا دەگاتە ئەو ڕێیکە یەکتر بڕە 18 کیلۆمەتر و نیوە. 18 کیلۆمەتر و نیو. هیوادارم تێگەیشتبم لە داوا کاریەکە. ئەو پرسیارە تەواو بوو، دێمە لای پرسیاری ژمارە 2. یارە پێویستی بە شوورەیەک هەیە بۆ جیاکردنەوەی باخچەکەی. باخچە چی هەیە؟ دەیەوێت بکاتە
جیای بکاتەوە بیکاتە دوو بەش. ئەو شوورەیە درێژیەکەی دەبی چەند بی؟ درێژیەکەی دەبی 22 مەتر بی. هەتا ئەو شوورەی دروست کاتارە یارا ببورن پێویستی بە چییە؟ پێویستی بە کۆڵەکەیە. ئەو کۆڵەکانە کودادەنێ هەر 5 مەتر و نیو یەک کۆڵەکەی دادەنێ، هەر 5 مەتر و نیو یەک کۆڵەکە. ئایا پێویستی بە چەند کۆڵەکەیە؟ لە 22 مەتری دانێ. لێرەش ئەمن ئەگەر هێڵکاری نەکەم، ئەگەر وێنەک دروست نەکەم، هیچ ئاسان نییە پرسیارەکەی تێبگەم. بێگومان دەبی پرسیارەکەی 2-3 جار بخینمەوە، چونکە ئاسان نییە تێگەیشتنی ئەو پرسیارانە. ئەوە باخچەکە یارە. ئەو هێڵە سۆرەش کەوا شوورەکی دروست دەکا، یان تانۆکەک یان پەرژینەک. ئەو هێڵە سۆرە 22 مەترە. 22 مەترە. ئەو کۆڵکانەی کە داشیان دەنێ، ئەو کۆڵکانەیە یەکەچی لێرە دادەنێ بۆ وێنە، یەکەچی لێرە جارێ نازانین چەندی دادەنێ، بەڵام دەزانین هەر 5 مەتر و نیو یەک کۆڵکەی دادەنێ. واتە گریمان چەند کۆڵکەک ئەوها دادەنێ لێرە. با ئەو کۆڵکەش لێرە بی، یەکەچیش لێرە، جارێ نازانین چەند کۆڵکەیە. هەتا بزانم چەند کۆڵکەیە چ دەکەم؟ ئەو 22 مەترەی دابەشی 5 و نیوی دەکەم، دەردەچی ئایا چەند کۆڵکەی ئەمن دەبی دانێم یان یارا دانێ بۆ ئەوەی پەرژینەکەی یان شوورەکەی دروست کاتن. بێگومان پاشان لە دەوری پەرژینەکەی ڕەنگە ئەوها بزانە چ دادەنێ هەتا باخچەکەی بکاتە دوو بەش. ئێستا 22 دابەشی 5 و نیوی دەکەم، چونکە لە مابەینی هەر شوورە و کۆڵکەیەک و کۆڵکەیەک 5 مەتر و نیو هەیە. دەبی لێرە ئەمن بنووسم 5 و نیو. 5 مەتر و نیو. 5 مەتر و نیو هەیە. هەندێک با گەورەتر بنووسم لە مابەینی هەر کۆڵکەیەک. واتە لەو کۆڵکەیە تا ئەو کۆڵکەی 5 مەتر و نیو 5 مەتر و نیوێدی بزانم چەند کۆڵکەی پێویستە دانێ. ئێستا دەچم لێرە 22 دابەشی 5 و نیوی دەکەم. 22 ژمارەی تەواوە دابەشی ژمارەی کەرددار دەکەم. یەکەم شت ژمارە کەرددارەکەی دەکەمە کەرتێکی ئاسایی. 22کەی دەنووسمەوە. بێگومان 22 هەمیشە واتە دابەشیەک ئەگەر بمەوێ. 5 2 دا یەکیش 11 دابەش 2. ئێستا ڕێسا و یاسای دابەشکردن چییە؟ ژمارەکەی دەستی ڕاست وەکو خۆی دەنووسمەوە، هێمای دابەش دەگۆڕم، دەکەمە هێمای جاران و کەرتی دووەم لای چەپ سەرا و ژێر دەبی هەڵدەگەڕێتەوە، هەڵگەڕاوە دەبیتە 2 لە 11. ئێستا تەماشای کەرتەکان دەکەم، دەبینم کۆڵکەی هاوبەش هەیە لە مابەینی 22 و 11. ئەویش ژمارە 11ە، چونکە 22 دابەش 11 دەکا 2، کەواتە 11 دابەش 11 دەکا 1 لە خوارێ و 22 دابەش 11 دەکا 2. ئێستا لە ژێرە تەنیا ژمارە یەکەیە کە زۆر باشە و لە سەرش ژمارە 2 جاران ژمارە 2 دەکاتە 4. واتە یارە پێویستی بە 4 دانە کۆڵکەیە. 4 دانە کۆڵکە، یەک لێرە، یەک لێرە، یەک لێرە، یەک لێرە. ئەوجە نازام کۆڵکەکان کودادەنێ، هەر دەبی ئەوها دایان بنێ. ئەگەر
بێگومان پێویستی هەندێک جار ڕەنگە بتوانی کۆڵکە ئاوها دابنی ئەو کات پێویستی بە کەمتر کۆڵکەیە بەڵام لێرە ئەمن ئەوهایان دادەنێم کۆڵکەکانی یارای ئەوەش ئەگەر پەرژینەکەی دروستکە کاتە زۆر ئاسانە ئەگەر هێڵکاریەکەی دروستکەم زۆر ئاسانە وەڵامی پرسیارەکەش بدەمەوە بەڵام ئەگەر هەروە بەبێ ئەوەی هیچ هێڵکاریەک دروستکەم ڕەنگە هەڵی بکەم لە شیکاری پرسیارەکە کەواتە هەمیشە هەر کوبی هەڵکاریەکە مەرجنیە وێنەچی بینیان چ هەر کوبی باشترە لە هیچ. ئێستا بچمە لای پێدراوەکانی خوارەوە بەکاربینە بۆ شیکاری پرسیاری 3 و 4. شادان ئۆتۆمبیلەکەی 2.5 کیلۆمەتر بەرەو باشووری ماڵەکەی لێدەخڕێ. شادان دەچیتە باشوور. ئینجا 1/3 کیلۆمەتر دەچیتە ڕۆژهەڵات. ئینجا 3 کیلۆمەتر دەچیتە باشوور. ئێستا پرسیارم لێ دەکەن سەرجەمی کیلۆمەترەکانی شادان دەیبڕێ لە ماڵەوە چەندە؟ لە ماڵەوە زۆر هەڵەیە ئەو لە ماڵەوە هەتا باشوور هەتا کۆتایی گەشتەکەی دەبانووسرابە نەک لە ماڵەوە هیچ کیلۆمەتر نابڕێ. کەواتە زۆر جار ئەگەر پرسیاری نەتوانم تێبگەم هەموو جارێ هەڵەکە لە لای من نییە بەڵکو لە شێوەی نووسینی دەقی پرسیارەکەشە. لە ماڵەوە هەر زۆر هەڵەیە. لێرە 4 پێدراو هەیە ئەمن دەبی هەڵبژێرم بێگومان چ دەکەم ئەو کیلۆمەترانە کۆ دەکەمەوە زۆر ئاسانە. تەماشایەکی بکەم ئەوە سیارەکە و ئۆتۆمبیلەکەی شادان لە ماڵێ لێرە بە چەند کیلۆمەتر دەچیتە باشوور 2.5 کیلۆمەتر ئەو جا بە چەند کیلۆمەتر دەچیتە ڕۆژهەڵات بە 1/3 کیلۆمەتر پاشان بە 3 کیلۆمەتریش دەچیتە باشوور. دیسان 2 جار باشوور جارێک ڕۆژهەڵات کەواتە لە ماڵێ لەو خاڵە کەسک و سەوزە هەتا ئەو خاڵە سۆرە ئایا چەندە؟ ئەمن دەبی بینم 2.5 کۆ بکەمەوە لەگەڵ 3 کۆ بکەمەوە لەگەڵ 1/3. هەروە ئەگەر بە خەمڵاندن بی 2 تەواوم هەیە لەگەڵ 3 تەواو دەبی بکاتە 5 تەواو پاشان لێرە 9 و لێرە 1/3 کەواتە دەبی بکاتە 5 تەواو زیاتر لە نیویش. بچم بزانم پێدراوەکانم چەندە بێ ئەوەی ئەمن ئەو کەرتانە کۆکەمەوە بە خەمڵاندن دەتوانم وەڵامی پرسیارەکەی بدەمەوە چونکە یەکەم شت ناکاتە 6 کیلۆمەتر ڕەنگە نەکاتە 6 کیلۆمەتر 6 کیلۆمەتر دەبی هەڵەبی چونکە ئەمن لێرە کەرتی نیوم هەیە لەگەڵ کەرتی 1/3 هەرگیز ناکاتە 1 تەواو کەواتە ئەو 6 کیلۆمەترە هەڵەیە 100%. ئەوە هەڵە بوو. 5 هەڵەیە چونکە ئەمن هەر بە خەمڵاندن زیاتر لە 5 لە ب و ج کامەیان ڕاستە بێگومان دەبی ئەوە ڕاست بی لەبەر چ چونکە کەرتی نیو لەگەڵ کەرتی 1 و 3 هەر گەورەترە لە کەرتی 1/5 بێگومان چونکە 1/5 زۆر گچکەترە هەتا لە نیویش کەواتە وەڵامی ڕاست بێ ئەوەی بچم کەرتەکانیش کۆکەمەوە هەر بە خەمڵاندن وەڵامی ڕاستە. ئێستا پرسیاری 4 بە کام ئاراستە پێویستە شادان لێ بخڕێ هەتا بگەڕێتەوە ماڵەوە؟
لێرەش هەست دەکەم دەقی پرسیارەکە هەڵەیە چونکە شادان دەبی بە دوو جار ئاراستەکەی دەگۆڕی چونکە کە تەمەشا دەکەین باشوور ڕۆژهەڵات باشوور کەواتە بۆ چوونە ماڵەوەش باکوور ڕۆژئاوا باکوور بە پێچەوانەیە ئەگەر لێرە باشوور بوو لە هاتن لە چوون دەبیتە باکوور ئەگەر لێرە لە هاتن ڕۆژهەڵات بوو لە چوونەوە دەبیتە ڕۆژئاوا لێرەش باشوور بوو دیسان دەبتەوە باکوور کەواتە باکوور ڕۆژئاوا باکوور بەڵام لێرە تەنیا دوو نووسرایە کەواتە ڕۆژئاوا و باکوور ئەوەی ڕاستی بی دەبووە سێ ئاراستە بنووسرێ باکوور ڕۆژئاوا باکوور نەک ڕۆژئاوا باکوور چونکە یەکەم جار باکوورە ئەوجە بە ڕۆژئاوایە ئەوجە دیسان باکوورە بەڵام چ دەڵێ لەگەڵ ئەو جۆرە پرسیارانە و ئەو جۆرە داڕشتنانە هەر سەر لێ شێواندنە لە زۆر جار وەڵامی ڕاست ئەو وەڵامەیە هەرچەندە ڕاستیش نییە ئەو وەڵامەیە ئەو وەڵامە بە ڕای من بێگومان ئێستا بێمە لای جێبەجێکردن لەسەر ڕێگا جیاوازەکان پرسیاری ژمارە 5 فرۆشگایەک خواردەمەنی یاقووت و کراوەکانی لەسەر چەند ڕەفێک دانا وەک ئەوەی دێ 24 لە ڕەفی یەکەم 21 لە ڕەفی دووەم 18 لە ڕەفی سێەم ئەگەر ڕیزکردنەکەی بەو شێوازە تەواو بکە ژمارەی قوتوەکان لە ڕەفی پێنجەم چەند بێت دەبی چەند بی وابزانم ئەو پرسیارانە چونکە تۆزێک کاتی پێدەوێ و ڕوونکردنەوەی پێدەوێ کەواتە دەتوانم ئەو پرسیارانە بهێڵمەوە بۆ وانەی داهاتوو لێرە بێمە کۆتایی ئەو وانەیە هەتا زۆر دوور و درێژ نەبی و لە وانەی داهاتوو بە چڕ و پڕی باسی پرسیارەکانی 5 هەتا 10 بکەم هەتا وانەی داهاتوو هەر بژی